ساڵانە فستیڤاڵی سەرشەقام لە شاری کەرکووک بە تایبەتی ساز دەکرێت و چەندین گروپ و تیپ لە شار و شارچکەکانی کوردستان و هەندێک جاریش لە دەروی کوردستانیش بەشداریەکەن. لە ئێستادا ئامادەکاریەکان بەردەوامە کە بڕیارە نزیکەی 16 وڵات بەشداری بکەن و نزیکەی 20 کاری شانۆیی نمایش بکرێت. هەوڵەکان بۆ سازدانی هەشتمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام لە کەرکووک درێژەی هەیە. ئامادەکاری بۆ سازدانی فستیڤاڵەکە لە شاری کەرکووک کراوە. ئەمساڵ فستیڤاڵەکە بە شێوەیەکی فراوانتر ئەنجامەدرێت. وەکو لیژنەی ئامادەکار و لیژنەی باڵای فستیڤاڵ کۆبوونەوەمان کرد، نزیکەی دوومانێکە خەریکی کار و بەرنامەکانی و ئامادەکاری خولی هەشتمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقامین لە کەرکووک و ئەم فستیڤاڵە بە هەوڵ و هیمەتی کاکە حەمە و وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی ڕۆشنبیری دەعمیەکات و وەزارەتی ڕۆشنبیری بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ گروپی شانۆی هەوار ئەنجامی ئەدات. دیارە فستیڤاڵ لە 6 ئیڤێنتی ڕاگەاندنی فستیڤاڵ بەکارێکی هونەری پەردەلادان لەسەر لۆگۆی فستیڤاڵ گروپی میلی سلێمانی ئامادە ئابێت چەند تابلۆیشی هەڵپەرچەمان پێشکەشەکە دواتر ئەلانکردنی فستیڤاڵ. دیارە ئەم ساڵ زۆر جیاواز لە ساڵانی تر 24 وڵات تەقدیمی تەڵەبیان کردەوە بۆ بەشداری، 16 وڵات وەرەگیرێ، زیاتر لە 200 میوانمانە بێ، وڵاتەکانی ئەوروپا، ئەفریقا، ئاسیا، بڵین ئین ئەم سنوورە هەمووی بەشدارە بێ، کەژاوێکی زۆر گەورە بۆ ئیفتیتاح دیاریەکرێت. ئیدارەی کەرکووک پشتیوانی لە سازدانی هەشتمین فستیڤاڵی نێودەوڵەتی بۆ شانۆی شەقام لە کەرکووک دەکات. وەکو حکوومەتی خۆجەی کەرکووک هاوکاریان نەبین لەم فستیڤاڵە و ئەوەی کە پێویستە لەلایەن ئێمەوە بۆیان دابین دەکەین و لە بەرنامەکانی ئێمەشدا تایبەتمەندی باشمان دیاری کردو بۆ هونەرمەندان بەگشتی و ئەتیمامشی پێدەین. جیاواز لە ساڵانی ڕابردوو هەشتمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام بە بەشداری تیپە شانۆیەکان لە 16 وڵاتەوە بەڕێوە دەچێ و ڕۆژی 2/11 لە کەرکووک ساز دەکرێ و چالاکیەکانی فستیڤاڵەکەش بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.